سڵاوتان لێبێت جارێکتر بەخێر بێنەوە بۆ بەرنامەی زاڵی داهێنان. من هێرۆ زەنگەنە بەرنامەکەتان پێشکەش دەکەم و بۆ ئەمڕۆ میوانێکی تایبەتمان دەبێت هونەرمەندێکی زمان شیرین و خۆشەویست. بەڵام ئازیزان با سەرەتای بەرنامەکەمان بە راپۆرتێک دەست پێ بکەین لەسەر هونەرمەندی گەورەی کورد عەلی مەردان یادی 43 ساڵەی ژیان ئاوایی ئەو هونەرمەندە کراوەتەوە. هەرچەندە 43 ساڵ بەسەر کۆچی دوایی ئەو هونەرمەندە بەناوبانگەدا تێپەڕ بووە، بەڵام هێشتا یاد و یادەوەرەکانی ئەو هونەرمەندە بە زیندوێتی ماوەتەوە. هەرچەندە 43 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد عەلی مەرداندا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا یاد و یادەوەری ئەو هونەرمەندە بە زیندوی ڕادەگیرێ. بەشێک لە هونەرمەندان و دانیشتوانی گەرمیان یادی کۆچی دوایی عەلی مەردان دەکەنەوە. یادی کۆچی دوایی کە لە هونەرمەندی گەلەکەمان مامەسای مەقامات مامەسا عەلی مەردان کە لە ساڵی 1904 لەدایک بووە و لە 24 حوتی 1970 کۆچی دوایی کرا. ئێمەش بۆ بەرزنرخاستی ئەم یادە ئەمڕۆ وەکو هونەرمەندانی گەرمیان کۆبووینەوە بەشداری ئەم یادەکەین. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. هونەرمەند عەلی مەردان لە ساڵی 1904 لە شاری کەرکووک لەدایک بووە و لە ساڵی 1970 لە شاری بەغدا لە تەمەنی 77 ساڵیدا کۆچی دوایی کردووە. هونەرمەند عەلی مەردان لە 35 ساڵی خەباتی 35 ساڵی کاری هونەریدا زیاتر لە 1000 گۆرانی تۆمار کردووە، جگە لە دەیان مقام کە ئەرشیفی هونەری کوردی دەوڵەمەند کردووە. هەروەها ئاوازدانەرێکی زۆر بەتوانە بە هونەرمەند عەلی مەردان چەندین ئاوازی داناوە بۆ بەتایبەت هونەرمەند خودادات عەلیە، ئاوازی خۆشەویستەکەم ئارامی گیانم، ئاوازی مامۆسا عەلی مەردانە کە بۆ خەلیلوەندی دایناوە، ئاوازێکی زیندووە هەتای و ئاوازە لە ناوگەری کووردا لە ئەرشیفی هونەری کوردیدا بە زیندوی ئەمێنێتەوە. هونەرمەندانی گەرمیان یادی عەلی مەردان لە نێو جەرگەی بازاڕی کەلار و لەسەر شەقام دەکەنەوە. دەیانەوێت لەم ڕێگەیەوە پەیامی زیندوێتی هونەرەکەی عەلی مەردان بە هەمووان بگەێنن. ئەم یادانە زۆر گرنگە، بە تایبەتی ئەم هونەرمەندە ناودارانە جیلی ئێستا جیلی گەنجی ئێستا زۆر ئاشنا نین. ئێمە بۆیە ئەم یادە ئەەکەینەوە بۆی جیلی تازەش بەم یادانە بەم هونەرمەندانە شاد بن و گوێی لێ بگرن، بزان چەند هونەرمەندێکی بە نرخ و زێڕن بەڕاستی لە وڵاتە. دڵی بنیادەم شا دەکاتەوەمە بۆ هەموو گەنجێک دڵ شا دەکات، ئەوەی وا خفەتبار بێت زۆر دڵی شوا دەوێتەوە لە ئەم گۆرانی و سرودانە. هونەرمەند عەلی مەردان بە گۆرانی بێژ و مەقام بێژ و داهێنەرێکی بواری هونەری کوردی دادەنرێت. هونەرمەندانی کورد پێیان وایە هونەرەکەی عەلی مەردان هێندە لە ئاستێکی باڵادا بووە، دووبارە بوونەوەی ئەستەمە. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. خۆشترین دەنگ بەرنمەیەکی تایبەتە بە هەموو کوردێک جا لە هەر کوێیەکی ئەم جیهانەدا بێت تا بەهرەی دەنگ خۆشی خۆی بسەلمێنێت لە بەرامبەر ژمارەیەک هونەرمەندی ناوداری میوزیک و گۆرانی کوردیدا و ئەو هونەرمەندانش لیژنەی دادوەرین. لەو بەرنمەیەدا و بەڕێنماییە هونەریەکانی ئەزمموی ئەو دەنگ خۆشانە دەوڵەمەند دەکەن. ڕێبین جەمال ئەندامی لیژنەی دادوەری خۆشترین دەنگە و دەشێت ئەوەش بڵێم کە ئەم هونەرمەندە هەر وەکو چۆن ژەنیارێکی ناودارە بە هەمان شێوەش دەنگە بە سۆزەکەی و چۆنێتی چڕینی گۆرانەکان وەهایان کردووە ببێتە یەکێک لەو هونەرمەندانەی هەمیشە لە هزری گوێگردان. دەبێت بشزانرێت کە یەکێکی شەلەوانەی کە بیرکردنەوەیەکی ڕژدی هەیە بۆ ئایندەی هونەری میوزیک و گۆرانی کوردی. کاک ڕێبین سەرەتا سپاس بۆ ئامادەبوونت، با پرسیاری یەکەمم لە خۆشترین دەنگەوە بێت و سەرەتا وەک خۆشت دەزانیت خەڵک هەند دەنگیان خۆشە بەڵام نازانن گۆرانی بڵێن و هەشن پێچەوانن دەنگیان ینی دەنگێکی ئاساییان هەیە دەنگیان خۆش نیە بەڵام بە جوانی گۆرانی دەڵێن. جا دەکرێت پێمان بڵێت پێوانە بۆ دەنگ خۆشی لای تۆ چییە؟ سلااو ڕێزۆ فرمەت بۆ ئێوەی ئەزیز لە دەنگی ئەمریکا، فرمەت ڕێزم بۆ یەکەیەکەتان دەستی ماندووبوونتان لە کوشم، هیوادارم هەمیشە ئاوا وەکو لە دوکەن هەر ئاوا بە سەرکەوتوویتان بینن.
لە بەرنامەی خۆشترین دەنگدا پێوانە بۆ دەنگەکان جوانتر لە هەموو شتەکان سەرەتایەکی زانستیە لە مۆسیقا واتە هەنگاوی یەکەمی ناسینەوەی دەنگ و چۆنیەتی دەنگ و ئاشنابوون بە هەستی دەنگ و ڕەنگی دەنگ پێوانەکە مۆسیقایە بەڵام کاتێک کە بەشداربوویەک یاخود کەسێک یاخود جوانێک دێت دەنگی خۆی تاقی دەکاتەوە بۆ ئەوەی هەنگاوەکانی داهاتووی ببڕێت ئەمە ئەو سەرەتایە کورسەیە بۆ ئەو کە بە پێی زانستی مۆسیقا کاتێک دەیەوێت دەنگی تاقیب کاتەوە لەم پرۆگرامە هەنگاوی یەکەمی ئەگەر وەکو میوزیسیانێک هات بێتە ناو پرۆگرامەکە ئەمە جوانترین پێوانەیە بۆ دەنگی ئەو دەتوانی کە زۆر بە جوانی هەڵی سەنگێنی و ئەمە یەک لە پێوانە جوانەکانی سەرەتایی ئەم دەنگە جوانانەیە کە لە پرۆگرامی خۆشترین دەنگدا ئێمە هەمان. بەڵێ باشە لە نێوان ڕەسەنایەتی و هاوچەرخیدا کامیان گرنگە بۆ تۆ وەک دادوەرێکی خۆشترین دەنگ؟ ڕەسەنایەتی گرنگێکی تایبەتی خۆی هەیە کە ئێمە پابەندین پێوەی وەکو کەلتوری کوردەواری وەکو هەموو ئەو شتە جوانانەی کە لە کۆتایی ساڵەکانی ڕابردوودا بۆمان جێماوەتەوە کە ئێستاش مای شانازیە بۆ ئێمە بەڵام ئێمە هەمیشە لەگەڵ هونەری هاوچەرخیشین چونکە بە تێکەڵ چێشکردنی هونەری کۆن و هونەری تازە پێم وایە لەگەینە تازەگەریەک کە هونەری کوردیمان جوانتر و جوانتر بەرەو پێشەوە دەبات بۆیە من دەڵێم لەگەڵ هەردووشیانم چونکە هەردووشیان بایەخ و گرنگی خۆیان. بەڵێ لە نێوان دەمەوێت بزانم لە نێوان وەرزی یەکەمی خۆشترین دەنگ و وەرزی دووهەمدا ماوەیەکی زۆر لە نێوانیاندا هەبوو ینی نزیکەی 10 ساڵ ئایا چ شتێک وای کردووە کە وەرزی دووهەمی ئەم بەرنامەیە کە خاوەنی با بڵێن بینەرێکی زۆریشە ئەوەندە دوا بکەوێت؟ وەڵا بەداخەوە خۆتان ئاشنان بە وڵاتە ئەم وڵاتەشی زۆر سەیر و سەمەرەی تێدایە ئەمە شیانەوەی باست کردیەکێ لە شتە سەیر و سەمەرەکانە کە بەڕاستی بەداخەوە لە وڵاتانی دنیادا ئەمەی ئێستا ئەم گرفتەی تۆ باست کرد لە هیچ شوێیەکی دنیادا ئەمە ڕوونادا چونکە کاتێک پرۆگرامێک سەرەتایەتی بۆ هاتنە ناو دنیایەکی جوان بە تایبەتی هونەر ئیتر زۆر تۆکمە و زۆر بە پتەوی خۆیان ئامادە دەکەن تاوەکو هیچ بۆشاییەک لە نێوانی ئەم بەرنامانەوە ئەم پرۆگرامانەدا دروست نەبێت ئەمەی کە لە ئێستا لە کوردستان لەم پرۆگرامەدا بەدی کرا بەداخەوە کێشەی هێندە زۆر بوون کە بەڕاستی ئێستا لەم بەرنامەیەدا کە چەند ماوەیەکی کورد لەگەڵ ئێوەی ئەزیز دەبم ناکرێ هەمویان باسکەین بەڵام بەڕاستی وڵاتی سیر و سەمەرێ. بەڵێ باشە کاگڕێبین ئایا خۆشترین دەنگ دەتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە بەهۆی نەبوونیان کەمی نێوەندەکانی بەرهەمهێنانی میوزیک و گۆرانیەوە هەیە؟ پێم وایە سەرەتایە و هەنگاوێکی جوانە بۆ ئەوەی ئێمە جوانتر خۆڵبینەوە لە میوزیک و لە دەنگە جوانەکانی بەشداربووەکان ئەم پرۆگرامە من پێم وایە لە داهاتوێکی موزیکدا دەنگدانەوەیکی زۆر گەورەتر بەخۆیەوە دەبینێت و دەبێتە سەرەتایەکی هەنگاوێکی تازە بۆ هەموو ڕاگەیانەکان کە بە خۆیان نابچنەوە بۆ ئەوەی ئەمانیش بە هەمان ڕێگەی هونەر چونکە بەڕاستی بەداخەوە من دەستخۆشی لە خۆشەویستانم بە یەنافی دوو دەکەم لە خۆشترین دەنگ چونکە بەڕاستی هەنگاوێکی پیرۆز بوو هاویشتیان بۆیە هیوادارم هەموو ڕاگەیانەکانیش بەم هەنگاوە دەست پێ بکەن و تاوەکو بتوانین جارێکی تر کەتانێک بە هونەری کوردی و چونکە ئەمەی ئەم دۆخەی ئێستای هونەری کوردی کەدایە بەڕاستی بەداخەوە ینی گوناحە هونەر گوناحە بەم شێوەیە ببینرێت بۆیە دڵنیامنەوەی کە داهاتوێکی ڕوون چاوەڕێی بەرنامەی خۆشترین. بەڵێ باشە تۆ بۆ خۆت چەندێک گەشتبینیت بەوەی لە پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانی خۆشترین دەنگ نەوەیەکی هونەرمەندانی گۆرانی بێژ بێنە ئاراوە کە بگوترێت زۆر بابەتیانە جینەوەی پێش خۆیان گرتوتەوە؟ ئەمەی لە ئێستادا ئیشی بۆ دەکرێت و کاری لەسەر دەکرێت ئێمە وەکو دادوەر من و کاکە دیاری خۆشەویستم و فرمێسخان و کاکە هەوێستی ئەزیزم هەمیشە هەنگاومان بۆ ئەوە ناوە تاوکو بتوانین بەشدار بۆ ئەزیزەکانی خۆمان جوانتر بخێنە سەر پێ تاوەکو داهاتوێکی ڕوونتر وەکو هونەرمەندێک لە داهاتوودا بناسرێن
بۆیە ئێمە بەڕاستی پلانمان بۆ ئەوە هەیە تاوەکو بتوانین بە تۆکمەتر و بە جوانتر ئەم بەشداربووانە ئامادە بکەین بۆ ئەوەی جوانتر لە ساڵانی ئایندەدا ئەمان بنمە و هونەرمەندانەی کە بەڕاستی ببنەمایی شانازی میلەتەکەی خۆیان. ئێمە زۆرترین هەوڵمانداوە تاوەکو بتوانین لەسەر ئەم خاڵە کار بکەین کە ببێتە مای خۆشحاڵی هەمووان و بە ویژدانەوە کار لەسەر دەنگە جوانەکانی ئەم بەشدار بۆ ئەزیزانە بکەین لەم پرۆگرام. بەڵێ کاک ڕێبین با بڕێکیش بەگشتی لەسەر گۆرانی کوردی قسە بکەین و من بۆ خۆم زۆرێک گوێم لەو ڕایەت دەبێت کە دەگوترێت گۆرانی کوردی لە قەیراندایە ئەگەر تۆ هاوڕایت لەگەڵ ئەو بۆچوونەدا دەکرێت بۆمانی باس بکەیت بۆچی لە قەیراندایە؟ من سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە بەڕاستی لە شوێنی خۆی بوو بەداخەوە دوای ئەو هەموو نەهامەتی کە بەسەر ئەم میلەتە گوناحەدا هات کە منیش تاشێکم لەو میلەتە کە من بەبەر چاوی خۆمەوە دەیان ناحەقی بەرامبەر ئەم دەکرێت کە نابێ بکرێت بە تایبەتی لە هونەردا چونکە ئێستا هونەر بە شێوەیە کەوتۆتە ژێر یەک کە هیچ کەسێک ساری بۆ ناکە. ئێستا من کە قسە لەگەڵ ئێوە دەکەم لەگەڵەوە ئەزیز و خۆشەویستی کە نازدووتانە تاوەکو گفتوگویەکی دۆستانەی هونەرانە هونەریانە بکەین لە شوێنێکم کە ناوی چوارچرایە. ئەم چوارچرایە سەردەمانێک دنیایەک بوو لە ساتیکا، دنیایەک بوو لە هونەر، دنیایەک بوو لە جوانی زۆربەی و هونەرمەندانەی کە ئێمە لە میلەتەکەی خۆمانە شانازیان پێوە دەکەین سەرەتایەکی جوانیان لەم چوارچرایە دروست کرد. بەڵام بەداخەوە ئێستا دەبینین دوای ئەم هەموو دروست بوون و دوای ئەم هەموو جوانی و دوای ئەو هەموو هونەرە پیرۆزەی لە هونەرمەندانە وەکو شتێکی جوان لێیان دەچۆڕا بەداخەوە هەموویان ئێستا نیگەرانن لەم حاڵەی کە ئێستا پێدایە لەگەڵەوەی کە حکومەتیش هیچ کار بۆ ئەوە ناکا، کار ئاسانکاری بۆ ئەوە ناکا کە هونەر بکەوێتەوە جارێکی تر بکەوێتەوە ئەو قۆناغە جوانەی کە من ئێستا باسی ئەو جوانیم کرد کە لە چوارچرادا چەندین هونەرمەند لە هەموو دنیادا دەهاتن بەس بۆ ئەوەی جوانیەک لێرەوە بپڕژێنە سەر هونەر و بڵێن ئێمەش ئەوە خاوەنی ئەو هونەرە گەورەین کە هەموومان شانازی. بەڵێ کاک ڕێبین هەرچەندە ئەم بابەتە قسە زۆر هەڵدەگرێ ینی پێمان خۆش بوو دەرفەتمان زیاتر هەبووە زیاتر تاوتوی ئەم بابەتە بکەین بەڵام بەداخەوە دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە کە ماوەی بەرنمەکە هەر ئەوەنە دەرفەتمانەدا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون و بەشداریکردنت لە بەرنامەی زایاڵەی داهێنان. ژمارەیەک داربەن لە نێو ماڵاندا لە هەڵەبجە سەوزبوون و بەرهەمیان هەیە. ئەم داربەنانە بوونەتە جێگای سەرنج و ئێستاش بەرهەمەکانیان دەفرۆشێن. خاوەنەکانی دەڵێن داربەن پێویستی بە نزیکەی 20 ساڵ هەیە تا بتوانێت بەرهەمی باشی هەبێت. ئەبوبەکر گوڵانی سەرقاڵی کۆچەڵەگرتنە لەو داربەنەی کە زیاتر لە 40 ساڵەوە بە سروشتی لە ناو ماڵەکەی لە سەنتەری شاری هەڵەبجە سەوز بووە. ئێستا جگە لە گرتنی بنێشتە خاوەکەی قەزوانیشی بە فەریکەیی لێ دەکەنەوە. وڵای خۆی ئەم دار قەزوانانە لە شاخە زۆر سەوزە بێ هیچ شاخەکانە ئێتر ئەمەش سوتە لێرە سەوز بووە بەروونبوویەکی باشی هەیە ئەمە هەم بنێشتا هەم قەزوانەیە ئەگەر ئەزان بە خەڵک خەوەی تێبات و بیناژێت و خۆی لە کیسا بێ بیناژی لێرە هەبێ لە شاخەکانە سەوزە بێ بەس تەمەنی داروان ئەبێ زۆر چاوەڕوانی بکەیت لە 25 ساڵە لە 30 ساڵە اینجا ئەبێ ببڕێ. بنێشکردن لە یەکی مانگی حوتی هەموو ساڵێک و لە وەرزی گەرمادا دەست پێ دەکات بە چەند قۆناغێک کارەکە تێپەڕ دەبێت بە فێنکیش بەرهەمەکەی کۆ دەکرێتەوە. لە کاتی گەرمایی لە یەکی حوتا دەست پێەکەی ئەچی خۆڵی بۆ بێژیتەوە خۆڵی بۆ گری شەو ڕۆژە خۆڵەکە بێ بترشی لەبەرەوە کۆچەڵەکەی درز نەبات و لە بینی درزەکان و بێتە خوارەوە هیوایە کایشی یەکە لەبەر کۆچەڵەکە جوان دەرچێ یەکەم جار کە لە لێ دەیت و کۆچەڵی لێدەی بێ هەفتەیە بخاوێنە دوایە هەمترۆ لە لەی ترێ دەیت بۆ جاری دووهەم ئەگە سەیری بکەی ئەو بنێشتە سەوزە کە هاتە دەرو ئەوە ینی قەتعی بنێشتەکەیەکە وەکو چۆن دەمارە بڕێت و پەیوەسایەت و ئیژەوە پەیوەسات و هەمترۆ برینارێک دو لەسەری ئەوە هەمترۆ بنێژ دێتە خوارەوە
بەهۆی هەڵکەوتەی چەند شاخێکی سەخت بە دەوروبەری هەڵەبجەدا لە شاخەکان هەزاران داربەن سەوز بوون بەشێک لە هاوڵاتیان لەو دارانەیان لە ناو ماڵەکانیاندا ڕواندووە و سوودیان لێوەردەگرن. ئەم قەسقوانە بێژین هێمە ئەم دیوارمانە کردیە کەیوانۆم هەڵی کێشا هاودیە لە ڕانیاییە نیایەسی قەڵاتەیەکی وە دەورا کردیە من هۆسایەکم بۆ ساتی ناساتێوتی هاتان لە قەسقوانەکەمی حەدی خۆی زیادی لێدریا ئیتر بنێشتیش زانینی گەرەکە بەڵام بنێشت ڕزقێکە خوا ئەیدا. ئێستا بەهۆی زۆری بەرهەمی بنێشتەوە چەند کارگە و براندێکی کوردی و خۆماڵی بۆ بنێشتی کوردی لە هەڵەبجە دروست کراون. بەرهەمی بنێشتەکە بە چەند شێوازێکی جیاواز لە بازاردا ساغ دەکەنەوە. بنێشتە تاڵە بەرهەمێنین بە ڕێگەی کوڵاندن بە قیاس و بە لێزانینی خۆمان هەتا بێتە بنێشتی کوردی ئەسلی کە بتوانێت بخورێ و بجاورێ نەبنووسێ بەدانە و نەدانیش عەزێت بە ئەمە بنێشتی کوردی ئەسلی و کە سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ دانەکان بۆ ئەو کەسانی کە مەعیدیان ئازاری هەیە بۆ ئیسلاحەتی مەعیدە بەعام. مانگی هەشت وەک کوردەواری دەڵێن لەگەڵ هەڵاتنی گەلاوێژدا بەرهەمی بنێش کۆ دەکرێتەوە. ئێستا شارەزایانی بنێش دەیانەوێت بە ڕێگانوێیەکان بەرهەمەکە لە هەڵەبجە زیاتر بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ڕۆبۆتەکانی کە بە ڕێگەی ژیری دەستکرد کار دەکەن لە زۆر ڕۆوە کاراسانی زۆریان بۆ مرۆڤ کردووە. بەم دواییە لە پرۆژەیەکی بیناسازیدا لە واشنگتن 2 ڕۆبۆت بەکار هاتووە. لەم راپۆرتەدا دەبینین چۆن ڕۆبۆتەکان ئەرکەکانی کە پێیان سپێردراوە ئەنجامی دەدەن. خاوەنکاران لەم پرۆژەی بنیادنانی شوقەیەک لە ویلایەتی واشنگتن 2 ڕۆبۆت بەکاردەهێنن کە لە ڕێگەی ژیری دەستکردەوە کار دەکەن. ڕۆبۆتەکە دەچێتە ناو هەر یەک لە ژوورەکان و دەزانێت دیوارەکان لەکوێن. دەچێتە هەر شوێنێک وێنەیەکی 360 لە دەگرێت و دواتر وێنەکان دەخاتە سەر پلاتفۆرمێکەوە و لە ڕێگەی چەند ئامرازێکی ژیری دەستکرد شێکردنەوەیان بۆ دەکات. ڕۆبۆتەکان 3 مانگ لەمەوبەر بۆ ئەم پرۆژەیە تەرخان کران. سەرەتا ئەندامانی بیناسازی لێیان بەگومان بوون. پێشتر هەرگیز ئەوم نەبینیوە ڕۆبۆتێک بتوانێت سەربەخۆ هاتوچۆ بکات لە ناوچەیەکی کارکردن کە هەمیشە لە گۆڕاندایە و بەردەوام شتی دەکەوێتە بەردەم و خەڵک هاتوچۆ دەکات. ئەم ڕۆبۆتانە بەڕاستی باشن لەو کارەدا. لە ڕێگەی گرتنی وێنە و شیکردنەوەیان ڕۆبۆتەکان یارمەتی کارمەندانی بیناسازی دەدەن هەڵسەنگاندنێکی دروست بکەن بۆ پێویستەکانی پرۆژە بیناسازیەکە. ڕۆبۆتەکە شیکاری بۆ وێنەکان دەکات و دەڵێت لێرە چی دەبینم؟ ئایا دیوارەکان بۆیاخکراون یاننا؟ ئایا سەقفەکان چوارچێوەیان هەیە؟ ئایا بۆری هەوا دانراوە؟ هەموو ئەو شتانە لە بەرچاو دەگرێت و دایان خاتە پلاتفۆرمێکی ئۆنلاینەوە. ڕۆبۆتەکان دەموچاوی کارمەندانی بیناسازی دەشارنەوە بۆ پاراستنی ناسنامەیان. کارمەندەکان دەڵێن ڕۆبۆتەکان ئەو کارانە دەکەن کە بۆ مرۆڤ ماندووکەر و مەترسیدارن. ئەرکی بە دوواداچوونکردن بۆ پێشکەوتنەکان لە پرۆژەیەکی بیناسازی کە 31 بێت و 324 بەش بێت کارێکی زۆر قورسە و کارێکی زۆری دەوێت بۆ مرۆڤ. شارەزایان دەڵێن بەکارهێنانی ڕۆبۆت و ژیری دەستکرد لە پرۆژەی بیناسازیدا دەبێتە دیاردەیەکی بەربڵاو لە داهاتوودا. بۆ ناتاشا مۆزگۆڤایە لە سیاتڵ، واشنگتن، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. چۆنە بەلاتانەوە کە لە ڕێستورانێک دانیشیت و ڕۆبۆت خواردنەکەت بۆ بهێنێت. ئەمەش دەبێت لە نایروبی کینیا ڕێستورانتێک بازاڕی گەرمە، نەک تەنها لەبەر خواردنەکانی بەڵکو لەبەر ستافەکەی کە خواردنەکە پێشکەش دەکەن. 3 ڕۆبۆت لەوێ بەشێکن لە ستافەکە و خواردن بۆ میوانەکان دەبن. کاتی ناخواردنی نیوەڕۆیە لە کافەی ڕۆبۆت لە ناوچەی کلیلیشوا لە نایرۆبی. کارگوزارێکی نائاسایی مای دڵخۆشیە. نادیایەکێکە لە 3 ڕۆبۆتی کارگوزار کە لێرەدا دانراون بۆ باشکردنی پێشکەشکردنی خزمەتگوزاری کە ئەمە یەکەمین جارە لە ڕۆژهەڵاتی ئەفریقادا بەکاربێن.
بەیانیان وەک کارگوزەرە ئاسایەکان ئەرکیان بۆ دیاری دەکرێت پێیان دەوترێت کام ڕۆبۆتی تایبەت بچێتە کام مێز و چاوەڕوانی چیان لێ دەکرێت کە بیکەن چونکە بۆ نمونە ئەوان زیاتر لە کاری تەنها خزمەتکردن دەکەن گۆرانی دەڵێن بۆ نمونە با بڵێن تۆ جێگا حجز دەکەیت و بۆنەی ڕۆژی لەدایک بوونتە کێکەکەت لەگەڵ پەیامەکە و هەموو شتێکدا دەگەیەنێت هەروەها گۆرانی لەدایک بوونت پیرۆز بێت دەچڕێ و کارگوزارەکان لە دەوری دەیڵێنەوە. بەکارهێنانی تەکنۆلۆژیای ڕۆبۆتی لە پیشەسازی خزمەتگوزاری خۆراکدا شتێکی نوێ نییە. لە ئەمریکا و چین و چەند شوێنێکی دیکە چێشخانەکان بە کارگوزارەکانی ڕۆبۆت کراونەتەوە بەڵام بیرۆکەکە بۆ ئەفریقا نوێیە. لەوەتی دوومان لەمەوبەر لە نایرۆبی کراوەتەوە کارمەندانی کافی ڕۆبۆت دەڵێن پێشوازێکە باشتر بووە ڕۆبۆتەکان سەرنجڕاکێشن بۆ کڕیارەکان. من دڵخۆش بووم کە ئەمە نیشانی منداڵەکانم بدەم لە ئەفریقا لە وڵاتەکەی خۆمدا کەواتە بڵێ زۆر باش بوو دەتوانیت ببینیت کە پێویستی بە کەمێک گەشەکردن هەیە بەڵام زۆر خۆشەکە چۆن ڕۆبۆتەکان خواردن دەبن دێن و خزمەت دەکەن کاتێک جاری داهاتوو دێمەوە ئێرە دەمەوێت ڕۆبۆتەکان زیاتر کارابن دەزانی داواکاری خواردنەکانت وەربگرن و خواردنەکەت بۆ بهێنن ئەمە هەنگاوێکی سەرەتایی زۆر باشە. بەپێی داتاکانی حکوومەت پیشەسازی میوانداری یەکێکە لە سەرچاوە گەورەکانی دامەزراندن لە کینیا. هێنانەکایی ڕۆبۆتەکان لەم کەرتەدا ترسی ئەوە دەهێنێتە ئاراوە کە خەڵق بەهۆی ئامێرەکانەوە لە کارەکانیان لا بدرێن. بەڵام پۆسپۆرانی پیشەسازی وەک ئیدیت ئۆجوانگ دەڵێت هیچ هۆکارێک نییە بۆ زەنگی ئاگادارکردنەوە چونکە ئەم تەکنۆلۆژیایە تەنها وەک ئامرازێک دەبێت بۆ باشکردنی کارایی و کواڵیتی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. بەڕاستی پێم وانییە بتوانێت قۆناغ بە قۆناغ تەواوی کارە مرۆییەکان بسرێتەوە بەڵام وەک چۆن پێشتر تەکنۆلۆژیاکانی دیکەمان تێکەڵ کرد و ئێمە بەکارمان هێناوە بۆ باشترکردنی کاری مرۆییمان و پێکەوە کارکردنمان. ئامۆژگارەکانی ئۆجوانگ ئەوەیە کە خێنگاکانی کینیا ڕاهێنانی تەکنۆلۆژیا بخەنە ناو منهەجی میوانداریەکانیانەوە وەک ئامادەیی بۆ گۆڕانکاریەکە. ئەگەر ئێمە بەردەوام بین لە ڕاهێنانی خەڵک بە شێوازی تەقلیدی و تا ئەو کاتەی ئەوان دەخرێنە بواری پیشسازیەوە تەکنۆلۆژیا ئاستێک بەرزتر بووەتەوە ئیتر بۆ ئەوان ترسناک دەبێت و قرس دەبێت کە بتوانن ئەم بەکاری بهێنن. شارەزایان دەڵێن سەردەمی چێشخانە ئۆتۆماتیکیەکان لە ئەفریقا دەستی پێ کردووە پێویستە ئەو کەسانی کە خواردن دەخۆن چاوەڕێی تێکەڵکردنی زیاتری ڕۆبۆتەکان بکەن لە ئەزمموی نان خواردنەکانیاندا. شایان پاشا بۆ راپۆرتی جۆما ماجانگا دانی ئەمریکا. لەژێر سەرپەرشتی یەکێتی شەترەنجی جیهانی و یەکێتی شەترەنجی عێراق پاڵەوانێتی شەترەنجی نێودەوڵەتی لە هەولێر بۆ ژمارەیەک لە یاریزانی نوێ و یاریزانە نێودەوڵەتیەکان بەڕێوەچوو. سەرپەرشتیارانی پاڵەوانێتێکە بە دەنگی ئەمریکایان ڕاگەیاندووە ئامانج لە پاڵەوانێتێکە برەودانە بە یاری شەترەنج و لە هەمان کاتیشدا دروستکردنی یاریزانی نوێیە. پاڵەوانێتەکە پارساڵ فیستیڤال بوو خۆشبەختانە ئەم ساڵ کردیتمانە بە نێودەوڵەتی. ئاماز لەکردنی نێودەوڵەتی بریتە لەوەی کە بمانەیە کۆمەڵێک یاریزانی شەترەنج ببێت بە یاریزانی نێودەوڵەتی و سوودیشی لێ دەبینن بێگومان یاریزانە ئازبەرزەکانی نێودەوڵەتی وڵاتی عێراقیدا بەشدارن بە یاریزانە کوردەکانیشەوە. ئەم پاڵەوانێتیە خۆی لە دوو قۆناغ گرتووە. قۆناغی یەکەم بریتە لەو کەسانێک کە ڕێتینجی نێودەوڵەتیان یا
کە ژماریان نزیک 1000 یاریزانە لە کۆی گشتی 14 یاریزان بەسەر دەکەوێتن بۆ فیناڵی دووەم. فیناڵی دووەم گشت یاریزانە نێودەوڵەتیەکان زایدن ئەو 14 یاریزانی بەسەر کەوتووە بۆ بەدەستێنانی خەڵاتەکان و ئەنجام بەدەست بێن و بتوانن پلەی یەکەم تا شەشەم کە خەڵاتە گرانبەهاکانی فانمۆڵ بەدەست بێنن. تقریبا تا 21 ساڵەوە یاریە دەکەم زیاتر یاریەکی فکریە و هزریە عقلی ئینسان بەرەو پێش دەبا و شەترەنج هێواش شێواش وات لێ دەکا یعنی بچێنە و دۆخێکی تر لەو دنیاش بە دوور دێختەوە و خۆشە لەو بتوڵەش بەشداریمان کرد بۆ ئەوەی تەنانەت ئەگەر بەس بوو بەشداریش بێت تەواوە ئەگەر خەڵاتش نەبەیەوە مهم ئەوەیە چێژێکی باشە بەڵام لێرە بەس کێشەیەک هەبوو دەقەکانی کەمن. وڵا لە تەمەنی 5 ساڵە و 3 ساڵە مەجلیس ئەم فێر بوون و پاشی وێمە کۆرسێکی لەکن برادەرێکی عێراقی بوو ئەو چاغە هاتوو بوو سووریە کوڕی وی ئەوەل بوو سەر شەترەنج لە دنیایە بە کاسپارۆف تەعادل بوو ئەنجوی گەلێکی عەلمین هەندێک تەکنیکەی شترەنجێ تیژانێ مەسەلەن چامپیۆن بێت مەجالی شترەنجدە تکنیکی وی چێ دەبێت یعنی مەسەلەن تکنیکی کاسپارۆف هەیە تکنیکی ناپلیۆن هەیە تکنیکی قەلعە و هەسب هەیە یعنی گەلێک تکنیک هەنە ئەو تکنیکژی دمینە سەر و تکیژانێ مەسەلەن تەفزیل دکەیت بە هەسب لیز بێتر ولا بە مەسەلەن بە وەزیر دمینە سەر تو. ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی زاڵی داهێنانی ئەمڕۆمان لەگەڵ ڕێز و خۆشەویستی هێرۆ زەنگەنە هەر شاد و بەختەوەربن.